ئەو کاتان باش ئیشی چاودێر ڕۆژنامە نووس خەڵکی ئۆپۆزیسیۆن ئەوەیە پێشهات باس بکە. من ئەوەندەی شارەزاییم هەبێت ئەو هەڕەشانەی ئەردۆغان وەزیری دەرەوە هاکان فیدان وەزیری بەرگری تورکیا 2000 کە دوێنێ بزانم دوایین پەیامیدا بە سلێمانی بە یەکێتی بە پاڤل زیاتر کە بێدەنگ نابن بێگومان وڵاتەشی ملهۆڕی وەکو تورکیا کە یعنی پێشتر ئەو ئەزمونانەی هەیە بەڵام ئەو جارە شقاوەکە گەورەتر دەبیت ئەگەری گورزوەشان نەکێ لە دەڤەری سەوزی تر من نازانم لە پاڤل دەدرێ بەڕاستی لە یەکێتی دام و دەستگایەکی دەدرێ کەم جار هەبووە تورکیا ئەو هەموو هەڕەشە لەو ئاستە باڵایە دەبی یەکێتی بە هەنتەر بگرێت ئەوە نەڵێ ئەوەیە ڕاستە تورکیا هەموو شتێکی لە دەڤەری سەوز پێ ناکرێت تقریبان زۆنی ئێرانە و تا حەدەک ئەوەیە بەڵام ئەو هەڕەشانەی کە تورکیا کردی لە هەموو ئاستە هەرە باڵاکانی و پاڤل لە ئەمریکا یعنی وەڵام داوتی من ئامادە نیم یعنی مووقفەکەی وەکو مووقف ئێمە لێرە باز دەکەین پاڤل شێتە پاڤل لە ئاستی سەرۆک نییە پاڤل دیکتاتۆرە پاڤل دزە هەموو لەگەڵتاندا بەس لەو هەڵوێستی کە جواب دانەوەکەی تورکیای کرد تورکیای گرتێ بەرداوە کە ئەو ئامادە نییە نا سیخوڕی بکات نا یارمەتی تورکیا بدا لە بۆ لە ناوبردنی جوڵانەوەی کورد لە باکوور برادر هەموو لە بیرتانە کاتی خۆی تاالبانی بەس گوتی ئەو پشرەیەک تەسلیم ناکەم بۆ دنیا خراپبوون ئەوەی پاڤلی زۆر گەورەترە من ئەوە وەکو قەبارەکە باسەکەم ئەگەنا ئەو هەڵوێستا باز لەو هەڵوێستە دەکەم لە ئانی من دەزانم قیادەی باشوور بەگشتیان هیچیان خاوەن پرەنسیب نین بەردەوام دەبن ئێمە دیتمان لاهور ئێمە دیتمان پێشتڕێشتی بەرزیوی ینی ئەو شتانەمان زۆر لێژێتیە بەڵام لەگەڵ هەموو ئەوەش ئەوە ڕاستیەکە من ئەوم بۆ ترس نییە بە ئاستی ئەوەی ئیشی ئێمە ئەوەی ئەو پێشاتانە باسکەی کە ئەگەر هەیە ئەمە ناڵێم 100% ئەگەر هەیە حتا ئەو هەڵمەتەی لە دژی پاڤل ئێستا بەرپاداکرێکە پاڤل لە سلێمانیوە دەردەکرێت ئەوە خەتی تورکیە یعنی بەجددی ئەردۆغانیەکان پارتیەکان بە هەردوو باڵ چکونێتچیر و ئەوە قوبات دەینەشەکەم پێم وایە ئەوە خەیاڵە لە زەمانی ئێستا ئللا ئەگە ئەو کاتەی ئێران دژی پاڤل بێت هەر زۆر ئاسانەوەکو لاهور هەموو جەماوەریەکێتی لەگەردا بۆ هەموو هێزی سەربازی و پێگەی زۆر بەهێزتر بوو لە پاڤل بەڵام کە ئێران پشتی تێ کرد ئاوت کرا ئەوە شوایە تا ئێران کە دەڵێن داوەیە ئەگەن ئەو هەڵمەتەی ڕاگەیانەی لە دژی دەکرێت کە پاڤل لا دەدرێت من پێم وانە نە عێراق نە ئێران لە زەمانی ئێستا پاڤل لا بتەن قوبات ببن لەبەرەوەی قوبات کەسێکی ڕاڕا و ژنەکەی ئەمریکی و ئیسرائیلیا و کەسێتیەکەی لۆ ئێران کاکە پاڤل جاشادی بۆ دەگا تا حەدەک ئەوە بە قوبات نایکە قوبات انتیهازی دووڕوو یعنی بەجددی دەبل موراڵ ئەوە حەقیقەتی پاڤل لە قوباتە بۆیە ئەو هەڵمەتەشی دەکرێەوە بەشەکە لە بەرەی تورکیەکان پارتیەکان کە هەر کۆن لە کۆر لاهور بوونەوە ئێستا تووشی بەڵایشکە بوونە لەوی خراپتر لە بۆ پارتی بەهەرحاڵ قسەی ئێمە لەسەر ئەوەیە ئەگەر هەیە دنیای سیاسەتیش مطلق نییە هاوچەشێ ڕاضیاتی نییە یەک زائید یەک ئەگەر هەیە گۆرزەک دەیەکێتی بدرێ نازانم پاڤل دەبی یا ئەگەریشی هیچ ڕوو نەدا بەڵام هەڕەشە لەو ئاستە بەرزە ئەو دووکەڵە ئاگرەشی بەدوا دێت لان قەرەوە لە بۆ سلێمانی بە هیواشمانە بێت